وەفدێکی ئێران لە هەولێر لەگەڵ بارزانیەکان کۆبوونەوە. ڕۆژنامەیەکی دیاری جیهانی لە راپۆرتێکدا زانیاری گرنگ لەبارەی حەشدی شەعبیەوە ئاشکرا دەکات. ئەگەری چوونی هاوپەیمانی سیادی سوننەکان بۆ ناو چوارچێوەی هەماهەنگی هەیە. سڵاوتان نەبێت لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. شاندێکی باڵای کۆماری ئیسلامی ئێران گەیشتە هەولێر و لەگەڵ سەرۆکی پارتی و سەرۆکی هەرێم و حکوومەت کۆبوونەوەیان ئەنجام داوە. میدیای نزیک لە پارتی بڵاوی کردوتەوە شاندێکی ئێران لە شاری هەولێر لەگەڵ مەسعود بارزانی و نێچرڤان بارزانی و مەسرور بارزانی کۆبوونەوەیان ئەنجام داوە. کۆبوونەوەکە ڕۆژی دەی ئەم مانگە ئەنجام درراوە و شاندەکەی ئێرانیش لەلایەن باڵوێزی پێشووی ئێران لە عێراق سەرۆکایەتی کراوە. هاوکات کۆنسوڵخانەی ئێرانیش لە هەولێر ڕاگەندراوێکی لەوبارەیە وڵاو کردوتەوە و ئاماژەی بەوەداوە شاندەکەی ئێران لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێم گفتوگۆیان لەبارەی بەردۆخی عێراق و هەرێم و ناوچەکەوە کردووە. لە دوای موشکبارانی هەولێر لە شەوی 13 لەسەر چواردەی مانگی ڕابردوو لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بە بیانووی بوونی بنکەیەکی مۆسادی ئیسرائیلی ئەمە یەکەم دیداری ڕاستەوخۆی بەرپرسانی باڵای ئێران و هەرێمی کوردستانە. ڕۆژنامەیەکی دیاری جیهانی لە راپۆرتێکیدا زانیاری گرنگ لەبارەی حەشدی شەعبیەوە ئاشکرا دەکات و ڕایدەگەیەنێت حەشدی شەعبی لە ڕێگەی دابینکردنی چەک و تەقەمەنیەوە هاوکاری رووسیا دەکات. بە جۆرەی راپۆرتێکی ڕۆژنامەی گاردیانی بەریتانی رووسیا ئەو چەک و تەقەمەنیانی لە دژی ئۆکرانیەکان بەکاری دەهێنێت کە هێزەکانی حەشدی شەعبی بە شێوەی قاچاغ و لە ڕێگەی ئێرانەوە ڕەوانەی رووسیایان دەکات. لە بەرامبەریشدا حکوومەتی عێراق ئەو هەواڵە ڕەت دەکاتەوە. ڕۆژنامە بەریتانیەکە لە راپۆرتێکی بنکۆڵکاریدا باسی لەوە کردووە دەستگا هەواڵگریە ڕۆژئاواییەکان زانیاریان لەسەر ئەوە دەستکەوتووە. هێزەکانی حەشدی شەعبی لە ڕۆژی 26 لە ڕێگەی دەروازەی سنووری شەلەمچەوە بۆمب و موشک و تەقەمەنیان ڕەوانەی ئێران کردووە و دواتریش سوپای ئێران ئەو چەکانەی ڕەوانەی رووسیا کردووە. لە بەرامبەردا سەرچاوێکی حکوومی عێراقی راپۆرتەکەی ڕۆژنامەی گاردیانی بەریتانی ڕەت کردوتەوە و ڕایگەیاندووە چۆن دەکرێت ئەوان چەک ڕەوانەی رووسیا بکەن لە کاتێکدا خۆیان گرێبەستی هاوردەکردنی چەک لەگەڵ رووسیا واژۆ دەکەن. سەرکردەیەکی سەر بە کەتیبەکانی ئەسایبی ئەهلی حەق کە بەشێکە لە هاوپەیمانی چوارچەوەی هەمانگی لایەنە شیوعیەکان ڕایدەگەیەنێت ئاماژەی ئەویان لە هاوپەیمانی سیادی سوننەکانەوە پێگەیشتووە کە ئەگەری قبولکردنی چوونیان بۆ ناو چوارچەوەی هەمانگی بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی لێ دەخوێنرێتەوە. دەژڵێت هێشتا حاڵەتی بنبەستی سیاسی زاڵە و دۆخەکە وەک خۆی ماوەتەوە. سعد سعدی ئەندامی مەکتەبی سیاسی کەتایبی ئەهلی حەق لە لێدوانێکی ڕۆژنامەوەییدا وتوێتی هیچ بەرەو پێشچوونێک لە دانوستانەکانی نێوان چوارچەوەی هەمانگی و ڕەوتی سەدردا بەدی نەهاتووە. هەروەها هیچ جۆرە دیدارێک لەسەر هیچ ئاستێک لە نێوان ئەو دوو لایەنە بەڕێوە ناچێت. ئەوەی هەیە چاوەڕێکردنی وەڵامدانەوەی ڕەوتی سەدر و لایەنە سیاسیەکانی ترە بۆ ئەو دەستپێشخەریەی چوار لە ماوەی ڕابردوودا ڕایگەاند. هەروەها ئاماژەی بەوەش کردووە هەموو لایەنەکان و بەو هێزە سیاسیانەش کە لەگەڵ ڕەوتی سەدردا هاوپەیمانیان کردووە لە بەردەوامی ئەو تویە سیاسی هەیە نیگەران و بێتاقەتن. ئەندەمێکی پەرلەمانی عێراق هۆشداری دەدات و ڕای دەگەێنێت ئەگەر حکوومەتی هەرێم بەدەوام بێت لەم شێوازەی ئیدارەدانی نەوت و دارایی دەبێتە بەهانە بۆ حکوومەتی عێراق بە بیانووی جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەست بەسەر بیرەنوتەکانی هەرێمدا بگرێت. دکتۆر موسەنا ئەمین ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیاند هەرێم پێداچوونەوە بە سیاسەتی نەوت و دارایی و داهاتەکانیدا نەکات و بەم شێوە خراپەی ئێستا بەردەوام بێت. دەبێتە هۆک بۆ دەست بەسەراگرتنی بیرەنەوتەکان و گومرگەکانی هەرێم و جێش و جاش دێنە ئەو شوێنانە و تووشێتی مەترسی جددیە و پێویستە حکوومەتکاری لەسەر بکات. پێشتریش بە شاندی هەرێم مەملەبەغدا ڕاگەیاند لایەنە عێراقیەکان لە ڕێگەی دادگای فیدراڵی سەرقاڵی بڕیاری قەدەغەکردنی فرۆشتنی نەوتی هەرێمن بەڵام هۆشداریەکەم بەهەند وەرنەگیرا. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا.